ئەو کەسەی کە لە پشتە ئەگەر باوکت بێت چیتر بۆت گرنگ نییە تاقیکردنەوەکانی ژیان چەندە سەخت بن، تۆ ئیتر هێزی ڕوبەڕبوونەوەت هەیە. باسی چیرۆکی باوکێکی کۆڵنەدەرتان بۆ دەکەم کە باوکایەتی و دایکایەتیش بۆ منداڵەکانی دەکات. کاک ڕێباز جۆڵا گەنجێکی نیشتەجێی گوندی بێخاڵە لە سنووری ڕەواندز. 5 ساڵە لە هاوژینەکەی جیابۆتەوە. تاقیکردنەوەیەکی قورسی کەوتۆتە سەرشان. بەهۆی هەژاریەوە کوڕە گەورەکەی لە هەولێر لای ماڵی باوکی دەژی، بەڵام کچوو کوڕە بچووکەکەی لای خۆین و سات بە ساتی تەمەنیان پێکەوە بەڕێ دەکەن. سەرهەد عەبدوڵڵای پەیامنێرمان سەردانی کردووە و پێکەوە دەمەتەقەیەکیان کردووە، باسی مەعاناتی ژیانیان کردووە. کاک ڕێباز وەک شاگرد لە دووکانێکی مریشک فرۆشیدا کار دەکات. بەهۆی بچووکی تەمەنی منداڵەکانی ناچارە ڕۆژانە لەگەڵ خۆی بیان باتە سەر کارەکەی. لەو ژینگە سەختەدا ئەوان جوانترین ڕۆژەکانی منداڵیان بەڕێ دەکەن. کچە 8 ساڵانەکەی لە پۆلی دووە و بەم دۆخەشەوە پێداگرێ لەسەر خوێندن، بەڵام کوڕە 5 ساڵانەکەی هەر لە ماڵەوە لەگەڵ باوکێتی و خۆی و خوشکەکەشی بە حەسرەتی بوونی یاریەکی منداڵانن، لەوانە ئایپاد، پاسکیل گۆشەگیر بوون و نایەنەوێت تێکەڵی منداڵانی دیکە بن کە ئەوان ئەو شتانەیان هەیە و ئەمان نیانە. طبعاً خواکاریان بۆ ئاسانکە باگوێیەکیش لە بەڕاستی ڕێگەم نەدا منداڵەکان ببنە قوربانی و خۆم کردە قوربانی بەوەی کە بە هەموو شێوەیەک وازم لە ژیانی شخصی و حەز و ئارزوی خۆم هینایە و هەموو ژیانی خۆم بند کردێ بەوەی کە خزمەتی منداڵەکان بکەم بە هەر شێوازی بکەم. کاک ڕێباز دەڵێت وەک باوکێک ئەرکی خۆمە خزمەتی منداڵەکانی خۆم بکەم، دوایەوەی دایکیان ئامادە نەبوو لە خۆیان بگرێت. خەڵکی گوندەکە و خاوەن خانووەکەم کە دراوسێمانن خواردنی خۆیان لەگەڵ ئێمە بەش دەکەن و سەری منداڵەکانیشم دەشۆن. ئەوەیە جوانی کلتور و ئەخلاقی خەڵکی کورد هەر بژین. هەروەها باسی ئەوە دەکات هەرگیز جارێکی تر هاوسەرگیری ناکاتەوە. دەڵێت ناهێڵم منداڵەکانم بکەونە دەست باوەژن یان خانەی بێسەرپەرشتان، خۆم دەبمە دایک و باوک بۆیان، بەڵام کرێچێتی و نەبوونی سەرچاوەیەکی داهاتی باش باڵی بەستوم و ناتوانم حەزە بچووکەکانیشیان بۆ دابی بکەم. کاکە ڕێباز گەنجە، بەڵام بڕیاری داوە ژیانی خۆی بکاتە قوربانی پاشە ڕۆژی منداڵەکانی. هیوادارین خوای گەورە دەرگای ڕەحمەتی لێ بکاتەوە و لەم تاقیکردنەوە زەحمەتەدا پشتیوانی بێت ئینشاء ئەڵڵا.